میدیا جیهانیەکان ڕویان لە ترامپ کردووە و پێی دەڵێن ئەوەی تۆ دەیکەیت لە بەرژەوەندی ئێرانە. پێچەوانەی ئامانج و خواستەکانی دۆناڵد ترامپ بۆ جەنگەکەی ئێستا، میدیاکان بە دەنگێکی ناڕەزایی بەهێز گوێچکەی ئەو سەرۆکەی ئەمریکا و ئیدارەکەیان وڕ و کاس کردووە. پێی دەڵێن ئاگادار بە ئەوەی تۆ لەم جەنگە کردوتە و دەیکەیت لە دژی ئێران نییە، بەڵکو بە دڵی ئێرانە. هەست و سۆزی جیاواز بۆ ئەو کۆ دەکەیتەوە و بۆ خۆشت دۆست و هاوپەیمانەکانت لێ دوور دەکەونەوە. بێگومان ئەو دەنگە لە نوخبە هۆشیارەکەی ناو وڵاتەکەی خۆی و وڵاتەکانی دیکەش دروست بووە. دەستەی نووسەرانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز هەمویان بەیەکەوە وتارێکیان لەسەر ئەو دۆخی ئێستا وڵاتەکەیان نووسیوە. باسییان لەوە کردووە کە دۆناڵد ترامپ ئەمریکا بەرەو لاوازی ئەبات. بۆ ئەمە بەستەش چوار هەڵەی کارە سادبار و کوشندەیان خستۆتە ڕوو کە هەڕەشە لەمانەوەی ئەمریکا ئەکات. هەڵەی یەکەم، ئابووری و استراتیژی. ئەم جەنگە بەهۆی داخستنی تەنگەی هورمزەوە هەژمونێکی استراتیژی جیهانی بە ئێران بەخشیوە، بە تایبەت بەسەر ئابووری جیهاندا. دەڵێن ئێستا ئێران دەتوانێت کۆنتترۆلی ئابووری جیهان بکات و فشار بخاتە سەر بازاڕەکان. ئەمەش پێش جەنگەکە بەو شێوەیە نەبوو. ترامپ هەڕەشەی گەمارۆدانی دەکرد، بەڵام نەیتوانی تەنگەی هورمز بکاتەوە. هەڵەی دووەم، زیانی سەربازی. ئەمریکا ڕوبەڕووی زیانێکی گەورە بۆتەوە لە یێدەجی موشەکەکانی بەرگری لەوانەش پاتریۆت کە لە ماوەی تەنیا 6 هەفتەی جەنگەکەدا ئەمریکا نزیکەی چارەگێکی تەواوی موشەکەکانی بەرگری خۆی خەرج کردووە. جا دەڵێن دووبارە دروستکردنەوە و پڕکردنەوەی ئەو کۆگایانە پێویستی بە ملیاران دۆلار و ساڵانێکی زۆر هەیە. ئەمەش سوپای ئەمریکا لە ناوچەکانی دیکەی جیهان لاواز ئەکات. هەڵەی سێم، لە دەستدانی هاوپەیمانەکان. هاوپەیمانە تەقلیدیەکانی ئەمریکا پشتیان لە ترامپ کردووە. وڵاتانی ئەوروپا، ژاپۆن، ئوسترالیا، کۆریای باشوور ڕەتیان کردەوە کە بەشداری لە هاوپەیمانیەتێک بکەن بۆ کردنەوەی تەنگەی هورمز. وڵاتانی کەنداویش هەز دەکەن ئەم جەنگە تەنیا زیانی پێگەیاندون و بنکە ئەمریکیەکان بوونەتە مەترسی بۆ سەریان، نەک پاراستنیان. سەرباری هەموو ئەمانەش ترامپ دەستی کردووە بە سوکایەتیکردن بە هاوپەیمانەکانی، ئەمەش بۆتە هۆی ئەوەی هاوپەیمانیان نێو دەوڵەتیەکان هەڵبوەشێنەوە. هەڵەی چوارەم، ناوبانجی ئەمریکا. ناوبانجی ئەمریکا وەک پارێزەری دیموکراسی وڵاتێک ڕیز لە یاسا نێودەوڵەتیەکان ئەگرێت، دەڵێن بە تەواوی تێکشکاوە. ئێستا جیهان وەک وڵاتێکی چەتون سەیری ئەمریکا ئەکات کە بێباکانە هەڕەشەی لە ناوبردننی شارستانیەت دەکات و ڕێز لە هیچ ڕێکەوتنێکیش ناگرێت. بێگومانەوەی سەرەوە بۆچوونی دەستەی نووسەرانی بەناوبانگترین ڕۆژنامەی ئەمریکی بوو. لەلایەکی دیکەش کیدیۆن ڕاشمان نووسەری ناوداری ڕۆژنامەی فاینەنشەڵ تایمزی بەریتانی نووسیویەتی هەموو ئەوانەی لەو جەنگە ڕوئەدەن لە بەرژەوەندی ئێراندایە نەک ئەمریکا. ئەو چەند خاڵێکی باس کردووە و ئەڵێت گەمارۆ دەریایەکەی ترامپ نەبۆتە هۆی شکاندنی ئێران. بە پێچەوانەوە ئێران لە ماوەی 45 ڕۆژی یەکەمی جەنگەکەدا توانیویەتی نەوت بە نرخێکی زۆر گران بفرۆشێت. ئەمەش داهاتێکی باشی بۆ دابین کردووە کە دەتوانێت بۆ ماوەیەکی زۆر بەرگەی پێبگرێت. باسی لە کاردانەوەکانی سەر ئەوروپا کردووە لە سەرکەرتی گەشتیاری و گەشتە ئاسمانیەکان، بە تایبەت لە وڵاتانی وەک ئیرلەندا و فەڕەنسا دەڵێ بەرەو داڕمان ئەچن، چونکە بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە گەشتەکان ڕائەگیرێن و نرخەکان بە شێوێکی خەیاڵی بەرزەبنەوە. دەشڵێت بەهۆی ڕاوەستانی هەناردە لە قەتەر و کەنداوە جیهان بەرەو کەمی غازی هیلیۆم دەچێت کە لە پیشەسازی نیمچە گەیەنەرەکان و ئامێرەکانی MRI پزیشکیدا بەکاردێن. کەرتی کشتتوکاڵیش بەهۆیەوە تووشی قەیران دەبێت و هەناردەی پەینە کیمیاییەکان لە ناوچەی کەنداوە دەوەستن. بێگومان تەواوی ئەو نووسەرانەی هەردوو ڕۆژنامەکە دەڵێن زۆر هەڵەی دیکەشن کە ئەمریکا لە سەردەستی ترامپ لە جەنگەکە کردوونی، بەڵام ئەوانەی باسییان کردوون هەڵە استراتیژیەکان و هەموو جیهان دەخەنە ناو قەیرانێکی بێوێنە کە ئەمەش ڕێک بەدڵی ئێرانە و چونکە ئێران هەمیشەکاری لەسەر ئەوە کردووە کە زۆرترین ئازاری ئابووری بە ڕۆژئاوا بگەێنێت. جا ئایا بەردەوامیدان بە هەڵەکان و پێداگیریکردنی سەرۆکی ئەمریکا لەسەر ئەو هەڵانەی کە نووسەرەکان باسییان کردووە هەیمەنەی ئەمریکا لە جیهان کە 250 ساڵە دامەزراوە وەک خۆی ئەهێڵێتەوە، یاخود دەبێتە سەرەتای قۆناغێک بۆ داڕمانی یەکجاری ئەو ئەمریکایەی کە وەکو ئیمبراتۆریەت خۆی نمایشەکات.